بەپێی ئامار و توێژینەوەکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 1990دا هیچ حاڵەتێکی بەکارهێنان و بازرگانیکردنی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستاندا نەبووە. ئەم دۆخە تاکو ساڵی 2003ش بەم شێوەیە بەردەوام بووە. دوای ئەو ساڵە بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و تاکو ئێستاژ ڕووی لە زیادبوونە. بە جۆرێک تەنها لە ساڵی 2021دا 1943 کەس دەستگیر کراون و دەست بەسەر بڕی 374 کیلۆ و 729 گرام مادەی هۆشبەردا لە جۆرەکانی هێرۆین و تلیاک و حەشیش و کریستاڵ و ماراگۆنا و جامایکا و تێکەڵەدا گیراوە. لای خۆیەوە چاڵاکێکی ڕێکخراوەیی بواری مادەی هۆشبەر دەڵێت هەر وڵاتێک مادەی هۆشبەری تێچوو بێت ئەوە نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێت. هەرێمی کوردستانیش ڕێژەیەکی یەکجار زۆر مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە. لە هەرێمی کوردستان بە حکمی ئەو هەڵکەوتە جوگرافیی کە هەیەی لە وڵاتانەی کە وڵاتی بەرهەمهێنەر و بەکارهێنەری نزیکین و ئەو هێڵای هەڵکەوتەی جوگرافی هەرێمی کوردستان کەوتەتە سەر ئەو هێڵەی کە وەکو ترانزیت بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بەکار دەهێنرێت. لەگەڵ ئەو توانە مامناوەندی هێزەکانی ئەمنی و بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان هەیەە دەتوانین بڵێن تا ئاستێکی زۆر باش ڕێگە لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر گیراوە. ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو 830 تۆمەتبار زیاتر دەستگیر کراون کە ساڵی ڕابردوو 1113 کەس دەستگیر کرابوون. ئەمەش ترس و نیگەرانی بەرفراوەنی لە کۆمەڵگەی کوردیدا دروست کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.